بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، سەرەتا لە خوای پەروەردگار دەپارێم و دەڵێم یا ڕەبی خوایە بۆ خاتری ناو و سیفەتە بەرزەکانی خۆت کەی، بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆت کەی لەو جەمعەی خۆشبوو بی. یا ڕەبی خودایە تاعەت و عیبادەتی هەموو لایەکت قبول کرده بین. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناو و سیفەتە جوانەکانی خۆت کەی، ئەوانەی کە لە هەر شوێنێکی، لە هەر مزگەوتێکی، لە هەر ماڵێکی دانیشتوون بۆ زیندووکردنەوەی شەوی قەدر، یا ڕەبی خوایە شەوی قەدریان بە قسمەت بکەی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ئەو ڕۆژانەمان ڕۆژی خۆشی و شادی بن لە دوا ڕۆژدا، بۆی کە زیاتر و چاکتر دڵخۆش بین بەو عیبادەت و خواپەرستیانەی کە ئەنجاممان داون. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت کەی ئەو بارانی ڕەحمەتەمان بۆ بەردەوام کەی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە تینوێتی فەلاح و جوتیارەکان و خەڵکەکەمان بشێنی بەو بارانی ڕەحمەتە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناو و سیفەتە جوانەکانی خۆت کەی بە گوناه و تاوانی ئێمە لەگەڵ ئێمە نەکەی، خوایە بە ڕەحم و بەزەی خۆت لەگەڵمان بکەی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ڕۆژەکانت لێ قبول کرده بین، نوێژەکانت لێ قبول کرده بین، قورئانت لێ قبول کرده بین یا ئەکرەم الئەکرەمین. برایانی بەڕێزم، هەر کەسێک کە شتێکی گرانبەهای هەبێ چی لێ دەکات لەو شتەی؟ لە شوێنێکی قایمی دادەنێت، ونیا مامۆستا ئیبراهیم شوێنێکی قایمی دادەنێ بۆی کە لە دەستی نەچێ. لە هەموو شتێک گرانبەهاتر لە ژیانی ئینسان چییە؟ کردەوە و عەمەلی ساڵحی من و تو. لە پارە، لە زێر، لە زێ و لە خزم، لە کەس، لە هەموو شتێکی گەورەترە. بۆ؟ چونکە ئینسان لە ڕۆژی دوایی تەماشەکە، لە ڕۆژی دوای دەڵێ خوایە بەس ئەمن ببە بەهەشت، دایک و باوک و برا و خزم و کەس و خێزان و منداڵ و سەروەت و سامان و هەرچی کە هەیە بی بە دۆزەق، بەسە من ببە بەهەشت. کەواتە لە هەموو شتێکی گرانبەهاتر چییە؟ کار و کردەوەی ئینسانەکانە، کردەوەی عەمەلی ساڵح، ئەو عەمەلە ساڵحەی کە خوای گەورە تەبارەک و تەعالا واستە بەو کردەوە چاکانە دەمان باتە بەهەشت و پلە و پایی بەهەشتمان بە قسمەت دەکات خوای گەورە بە قسمەت هەمولایەکی بکات. ئەمە ناچمە سەر ئەو بابەتەی چۆن ئیحتیفاظ بە ئەو پلە و پایە بەو کردەوە چاکانە بکەین. یعنی وەکو کابرایەکی ئیش دەکا، برایانی بەڕێزم، پارەیەکی باشی ئیش کردووە، بەڵام هەتا دەچیتە ماڵەوە هەر کەسێکی گەیشتێ 10,000 وێ دەدا، 5,000 وێ دەدا، تەماشە دەکاتن، هیچی پێ نەماوە لە بۆ خاو خێزانەکەی خۆی. ئەوە چی کردووە؟ ئیسرافی کردووە لە بەخشین. ئەوە ئیسرافی پێدەگوترێتن، چکە تۆ دەبێ بەشێکی بۆ ماڵ و منداڵەکەی خۆت بێڵیەوە. لەگەڵ پارە معاملەکردن لەگەڵ سەرۆت و سامان ئەگەر ئینسان ئیسرافیشی کرد بۆ نمونە ئەتوانی قەرە بۆی کاتەوە، بەڵام ئیسرافکردن لەگەڵ عەمەلی ساڵح و لەگەڵ کردەوە چاکەکان قەرە بۆ ناکرێتەوە، ئاگاتان لێ بێت. لەبەرەوە تەماشەکەن برایانی بەڕێزم، ئەلحەمدولیلا هەمووتان قورئان خوێنن. ئاەتێک لەو ئاەتانەی سوورەتی حەشر، لە سوورەتی حەشر خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە ئێمە دەفەرمێ چۆن ئیحتیفاظ بە کردەوەکانی خۆمان بکەین و هەڵس و کەوتمان چۆن بیتن بۆی کە قیامەت لەدەست نەدەین، دوا ڕۆژ لەدەست نەدەین و ئەو عەمەلە ساڵحانەی کە کردومانن مفلیس دەرنەچین. برایانی بەڕێزم، زۆربەتان گوێتان لەو فەرمودەی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ئەتەدڕونە مەن المفلیس؟ دەڵێ دەزانن چێ مفلیسە؟ فەرمیانەی پێغەمبەری خوا مفلیس لای ئێمە ئەو کەسەیە کە دەرەم و دیناری دەبەرچێدانە بێت، چکە ئەو کاتێ دەرەم و دینار بووە، دینارەکە زێر بۆ دەرەمەکە زیو بووە. فەرمووی نە، ئەوە مفلیس نییە، ئەو فەقیرە.
مفلیس ئەو کەسەیە فەرمووی کە نوێژی هەبێ، ڕۆژووی هەبێ، شەو نوێژی هەبێ، قورئان خوێندنی هەبێ، زەکات و سەدەقەی هەبێ، جیهادی هەبێ، هەموو کردەوە چاکەکانی هەبن، بەڵام گوێنی بە فڵان کەس داوە، غەیبەتی فڵان کەسی کردووە، ماڵی فڵان کەسی خواردووە، لە فڵان کەسی داوە، ڕێگری کردووە، بە زوبان و بە دەست خۆی لە مسلمانان نەپاراستووە، کە ڕۆژی دوایی دادێ شوێنێکی پێی دەگوترێتی قەنتەڕە. قەنتەڕە شوێنی چییە؟ دادوەریکردنە لە مابەینی مسلمانان. ئەو مسلمانانە لەوێن دەرێ حەق لە یەکتر وەردەگرنەوە، یەخەی دەگری دەڵێ خوایە هەر غەیبەتی منی دەکرد وەرە حەقم لێی دەوێ یا رەب العالەمین. لەوێن دەرێشکەوە نییە بڵێ وەڵا کاکا 25,000 دەمێ گەردە نەمازاکە، گەردە نازاکردن نییە، نوێژەکانت بینە، ڕۆژوەکەت بینە، زەکاتەکەت بینە، حەجەکەت بینە. زۆر قورسە ئەوە. لێی خڕ دەبنەوە چۆن مێژ دەورە لە شای خۆیان دەدەن، شای مێشێ، میری مێشان، ئاوا خەڵکەکە کەڵەکە دەکات تێی وەردێن هەرچی کە چاکەی لێی وەردەگرن. ئەو جات هێشتا خەڵک ماوە، چ دەکەن ئەو جارەی؟ هاتووە دەڵێ خوایە چاک، دەڵێ چاکەی پێ نەماوت، ئەدی چ بکەین؟ دەڵێ تو زەحمەت نەبی خراپەکانی خۆت بینە ئەو جارەی. ئەو جا خراپەکانی دەخەنە سەر شانی، تورەکەی خراپانی چەند پڕە هەندی دیکەی بۆ پڕ دەکەن، خوا پەناماندات. فەرمووی ئەوە مفلیسە. چۆ خۆمان پەنا بدەین تووشی ئەو ئیفلاسە نەبین، ئەو مەبەستیمە. ئێستا هاتوون دانیشتن و جەنابی مامۆستا باسی کرد، خوا پاداشی داتەوە، ئەنی خەوتان لە چاوی خۆتان حرام کردووە، لێرە دانیشتون دوعا دەکەن، قورئان دەخوێنن، چۆن ئیحتیفاظ بەو پاداشت و عیبادەتانە بکەن نەیدەینە خەڵکی. ئەو مەبەستی منە. ئەوەش قسەی من نییە، ئایەتی خوایە تەبارەک و تەعالە. ئەگەر ئەو ئایەتە لە ژیانی خۆماندا تەطبیق بکەین، جێبەجێ بکەین، مفلیس نابین. بەڵام ئەگەر ئەو ئایەتەمان جێبەجێ نەکرد، شەیتان فێڵمان لێ دەکات و تووشی ئیفلاسمان دەکات. تەماشە کە برایانی خۆم، شەیتان دەرەقەتت نایەتن، وازت پێ لە نوێژێ بینی، لەیلەتول قەدر دانەنیشی، قورئان نەخوێنی، سەدەقە نەکەی، دەرەقەتت نهاتووە. بەس لەو لای دەیوێت چ بکات؟ دەوێت ئەو سەرمایە گەورەی کە خڕت کردوتەوە لە دەستت دات. بەچ غەیبەت دەکەی، هەر پێشتێکی تەبیعیە. دانیشتوی کوڕە فڵان کەسی نابینی، بۆیە فڵان کەس، فڵان کەس ئاوەدەی. غەیبەت ئەزانن چییە؟ صیفەتی من و تووە کە تێماندا مەوجودە. باشە؟ ئەمن پیاوێکی ڕەزیلم، باسکردنی ڕەزیلی من ئەتوو کە باسی دەکەی غەیبەتە. ئەگەوانە بێبێتە بوختان کە گەورەترە، عقوبەکەی گەورەترە. فڵان کەس ماشەڵڵا وەڵی کورتە باڵایە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژی عائیشە دایکمان باشی خێزانێکی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وسەلام. فەرمووی پێغەمبەری خوا نابینی فڵان کە خێزانت چەند کورتە باڵایە؟ فەرمووی عائیشە وەڵڵا قسەیەکت کرد، ئەو قسەیە ئەگەر لەگەڵ ئاوی بەحرێدا تێکەڵاوی کەی ئاوەکەی دەگۆڕیت، هەندە خراپ. تو ڕەخنە لە چ دەگری؟ ڕەخنە لە دروست بەخۆی خۆی دروست کردووە؟ ڕەخنە لە مەخلوقاتی خوا دەگری، لە خەڵقی خوا دەگری تەبارەک و تەعالە. برایانی بەڕێزم، خوای گەورە تەبارەک و تەعالە پاشەوەی کە باسی مهاجرین دەکا، ئەو جا باسی ئەنسار دەکا. ئەمە ناسمە سەرەوانە، یا ڕەبی خوا لێیان خۆش بێ، خوای گەورە پاداشتیان داتەوە کە ئەو دینیان بە ئێمە گەیان، کە ئێمەیان واستە بە جوهد و ماندووبوونی وان ئێستا بتپەرست نەبووین. ئەمە ئەگەر ئەوان نەبانە، جوهدی وان نەبایە، نەهاتبان فەتحی عێراق و ئەو وڵاتانیان نەکردبایە،
بەخوا برا شیرنەکانی خۆم ئێستا مزگەوتێکت لەو وڵاتی ئێمە نەدەدیتەوە، یان ئێمەش خەریکی بوودا پەرستی و گۆلک پەرستی و مانگا پەرستی و مشک پەرستی و بەزم و ڕەزمەی بووین. لەبەرەوە دەبێت دائیمەن دوعایان بۆ بکەین. خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ والذین جاءوا من بعدهم، ئەوە لەگەڵەمەیتی ئەتۆ ئەو قسەت لە فکر نەچی، ئەو پەیامەی خوای گەورە تایبەتە بۆ ئێمە، ئەوانەی کە لە دوای وان هات چێنە حتا ڕۆژی قیامەتێ، ئەو جیل لە دوای جیلەی کە لە دوای هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هاتوون مەبەستی پێ ئەوانن. پێمان دەڵێ ئێمە دەبێت چۆن هەڵسوکەوت بکەین بۆی کە لە مەجلیسی وان سوودمەند و بەهرەمەند بین، بۆی کە لەوان دانەبڕین. برا خۆشەویستەکەی خۆم چاو لەسەرێک دانێ ئەوڕۆ ئێوارەی گوێم لە گرتە ڤیدیۆیەکی گر زۆر کاریگەر بوو، دەڵێ 100 ساڵی دیکە هەرچی کە مەخلوقاتە بە تایبەتی ئینسانەکان کەس نامینی لەسەر زەوی، یعنی بەبێ قومبەلەینەوە. ئێستا خەڵکەکەمی دەستی لەسەر دڵی نییە ئەڵێ رووسیا و ئۆکرانیا شەڕێتی و دەی هەڕەشە دەکا و دەڵێ قومبەلەی نزانە بێتە شەڕی حەربی عالەمی سێم و قومبەلەینەوەی و ئەوانە و جانتای پۆتینی جانتای جانتایەکەی دەکاتەوە، کورە جانتاش نەکاتەوە، یەک دەبانچەش نەتەقیتن، دارلاستیقێکیش بە یەکدیکەوە نەنێن، 100 ساڵی دیکە 7 ملیار و قسوور خەڵک هەمووی دەبریت. دابینە بەر چاوی خۆت ئەو 7 ملیارەی کە ئەو ڕۆکە لەسەر زەویە هەم یەک زەلامی نامینیتن، بڵێ یەک ژنی نامینیتن، ئەو خانووی منوت و کەشاناز بێ و خەڵکێکی دیکە تێدا دادەنیشیتن، ئەو شارەی ئەو دوکانەی کە تو تێداستا کڕین و فرۆشتنی تێدەکەی نەفەرێکی دیکە دێ 500 ساڵی دیکە وەکو مەکسیمیلیانێکە زیندین کەنەوە دەچین تەماشە دەکەی خەریکە لە دوکانەکەی منوت و ئیشیاکاتن ئەرێکا کە تو چ دەکەی لێرانە ئەتوو چێی با بە هاتووی. کورە من 100 ساڵ پێش ئێستا دێر کورە بابە بڕۆ 100 ساڵی چی و حاڵی کۆتایی هات بە زەمەن و زروفی تو، ئەوە زروفێکی دیکەیە. ئێستا دقیانۆس حکوماکاتن هەموو دەسەڵاتدارەکان ڕۆیشتن، نەفرێکی دیکە ئێستا حکومەکە لێرانە تەماشە دەکەی ئەدی ئەو جام ڕەش و بە هیچ نەمان. خوای گەورە تەبارەک و تەعالا ئەو پەیامەی کە بۆ ئێمە نازڵ کردووە بۆیە ئێمە لەگەوان لە مەجلیسی وانە دانەبڕین. ئاها چەند خۆشە لە بەهەشتێ دابنیشیت کە دادەنیشین ئینشاڵڵا خوا بە قسمەتمان دەکات. کە دادەنیشین لێک دەپرسین ئەڵێ فڵان کەس ئەتوو بەچە ئەو پلەپایەت بەدەستێنا، دەڵێ وەڵایە من ئیسیفادەم ئەلەو دەرسانە کرد، ئیسیفادەم لەو محاضەرانە کرد، ئەمن زوبانی خۆم باسی کەسم نەدەکرد، غیبەتی کەسم نەدەکرد، دوعای خێرشم بۆ هەموو موسڵمانان دەکردن، چاکەی خۆم نەدەدا خەڵکی. باشە تەماشە دەکەی لەو لای خالیدی و دەتوخوا خالی دەوەرە باسی شەڕی مؤتەمان بۆ بکە ڕەحمەتی خوارد لێبی، ئەو شەڕەکە و بۆ ڕۆوە خوێندیتمانەوە ئەمە، بەڵام پێمان خۆشە لە زاری خۆت ببیسین کوت توانی مسلمانان بە سەلامەتی دەرباز بکەی. بانجی دەگەی ئیمامی عومەر دادەنیشی ڕەحمەتی خوای لێبێ خەلیفەی مسلمانان تخوا کوتوانی ئیدارەی ئەو هەموو عالەمی ئیسلامی پان و پۆڕی بدەی کە ئەو کاتەی نە تەیارە هەبوو، نە سەیارە هەبوو، نە مۆبایل هەبوو، هیچ نەبوو. کوتوانی ئاوە سەیطرە بکەی بەسەر ئەو هەموو عالەمی ئیسلامیدا، خەڵکیش هەموو گوێڕایەڵت بێتن بە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەوجا خوای گەورە دەفەرمێ والذین جاءوا من بعدهم یەقولون، ئەوانەی کە لە دوای وان دێن دەڵی بڵێن چ بڵێن؟ ربنا اغفر لنا، يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان. مهمەی یەکەم پاراستنی کردەوە چاکەکانمان چییە؟ ئینسان دەبێت پێش هەموو خەڵکێکی دەخەمی خۆی دابێت دائما استغفار. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەجلیسدا جاری وا هەبوو 70 جاری استغفاری دەکرد لە یەک مەجلیسی. ربنا اغفر لنا، خوای لێ ئێمە خۆش بی، چونکە ئێمە مەهما برا شیرنەکانی خۆم تاعەت و عیبادەتت زۆر بی پێویستت بە ئیستیغفار هەر دەکا. تاعەت و عیبادەتی ئێمە پێویستی بە ئیستیغفارە. کە سەلام دەدەین و لە نوێژێ سونەتە چ بڵێین؟
سێ جاران دەڵێ ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله. خۆت لە نوێژێ سەلامت لە نوێژێ داوەتەوە، خۆ لە شتێکی خراپت سەلام نەداوەتەوە، بەس ئەو کەم و کوڕیانەی کە دەنوێژێدا دروست دەبن پێویستیان بە ئیستیغفار. ئەوجا ربنا اغفر لنا، خوایە لە ئێمە خۆش بی. لە چێ دیکە؟ ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ئەوانەی بە ئیمانداری ڕۆیشتون دەبی دوعایان بۆ بکەین، بڵێ یا ڕەبی خوایە لێیان خۆش بی، یا ڕەبی خوایە عەفیان کەی، یا ڕەبی خوایە پاداشتیان دێوە کە ئەو دینیان بە ئێمە گەیان. بەڵام ئەگەر بابی من و توش خوا نەخواستە لەسەر کوفر وەفاتی کرد بێ نابێ دوعای بۆ بکەی کە زانیت بە کافری مردووە. نای بەڵاوە عەشرەتیت مو، ئەوە خزمیت مو، ئەوە نزارم برایە و ئەوی چییە. لە ناو موسڵمانان ئەسڵەکە چیە؟ دینە و موسڵمانیەتی. ئەوە خوای گەورە مەعالمی معاملەکردن لەگەڵ خۆمان و لەگەڵ ئەوانەی پێشەمە ڕۆیشتین بۆی دیاریکردن وەکو موسڵمان. ئەدی ئەوانەی کە ئێستا پێکەوە دەژین ئەوە زۆر مهمە، پێم خۆش هەڵوەستەیەکی جدی لەسەر ئەو خاڵی بکەم. ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. تەماشەکە دەبێ بپاڕێن و بڵێن خوایە حەقد و چین و بغزیشم دە دڵدا دروست نەکەی بەرامبەر بە موسڵمانان. هەر موسڵمانێک برا بەڕێزەکان ئەمڕۆ تەماشەکەن دوژمنانی ئێمە لە هەرچی مەسەلەن وڵاتە نەسڕانیەکانن دوژمنی ئیسلامن بەبێ ئیستثنا، بەبێ ئیستثنا. محارەبەی دینی خوای پەروەردگار دەکەن، بەڵام ناتوانن دینی خوای پەروەردگار لە بەین بن، بەس دەتوانن ئەمن و تۆ زەعیفکەن، ئەمن و تۆ پەرتەوازەکەن. تەماشەکە ئەو هەموو گروپ و ئەو هەموو تەفرەقە و بەزم و ڕەزمەی کە ئەمڕۆ لە عالەمی ئیسلامی هەیە لە ناو موسڵمانان، لە هەمووش خەتەرتر چییە؟ هەر یەکەی غەیبەتی ئەوی دیکە دەکا، هەر یەکەی قسە بەوی دیکە دەڵێتن، و قسە پێگوتنەکەشی بۆ خۆی بە شەرعی دەزانیتن کە پێچەوانەی شەرعە. ڕقی لێ لەبەرەوەی هاوبیری وینی هاوفکری وینیە کە پێچەوانەی شەرعە. خوای گەورە چ دەفەرمێ؟ ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا. خوایە حەقد و چین و بغض لە دڵم دەرا دروست نەکەی بەرامبەر بە ئەوانەی کە ئیماندارن. برا شیرنەکەی خۆ کەسمان فوتوکۆپی یەکتر نابین، نە لە شێواز، نە لە فکرکردنەوە، نە لە ئیشکردن. ئەگەر هەمومان وەکو یەک باینە، خوای گەورە بەسێکی دروستە کردی، نەگو هەموو زیادنیان، ئەمە هەموو زیادین. بەڵام وەرن تەماشای خۆتان کەن لە ناو عائیلەدا، لە ناو ماڵەوەتاندا هەمووتان وەکو یەکن، ڕەنجی چاوی کەستان وەکو یەک نییە، سەرپەنجەی کەستان وەکو یەک نییە. باشە؟ ئەو جیاوازیانەی کە خوای گەورە تەبارەک و تەعالا وای کردو لە ناو یەک خانەوادەدا ئەتۆ قبولی دەکەی، ئەدی بۆ ئەو جیاوازیانەی موسڵمانان قبول نەکەی، بۆ دوژمنان وا مسەیطەر بن بەسەرماندا، وام لێ بکەنە من غەیبەتی تو بکەمە تو غەیبەتی بکەی، ئەو گوێن بەوی بدا ئەو گوێ بەی دیکە بدا. چێ مەسلحەت چییە؟ زەرەرمەندەکە من و تۆی نەکو گوتم چاکەکانی خۆمان هوردە هوردە دەشۆرێنین. ئەوش بەچ دەبێ برا شیرنەکانی خۆ؟ لەبەرەوەی بەڕاستی ئەو ئایەتە ئەوەمان پێ دەڵێتن ئینسانی ئیماندار دەبێ وەکو دوو دەستوا بێت. دەستێک بەتەنێ دەتوانێت خۆی پاکاتەوە، مەگە ناچار کابرا دەستێکی بڕابێ. دەنا موسڵمان بۆ موسڵمان دەبێ وەکو دوو دەستوا بێ، ئاوا یەکتر پاکاتەوە، هەرچی پیسی و هەرچی خراپە ئاوا بیشوات و خاوێنی کاتەوە. بەڵام برا شیرنەکانی خۆ لێتان وەسیەت بێ، جارێ موسیبەتێک دروست بۆ لە ناو گەنجی
مسلمان بداخەوە دەڵێم فکرەی تەکفیر، فکرەی تەکفیر بڵاو بۆتەوە. ئەو فکرەیە پێش هەموو شتێکی زەرەر بەخۆی دەگەینیتن، چونکە ئێمە کەسمان مفتی نین، کەسمان مفتی نین. ئەوجا ئیشی من و تۆ نییە بین لە ناو موسڵمان. ساعتون لێرە لە لەیلەتول قەدری دانیشتوون، لەوانەیە بەشێکی زۆرمان کە لێرە دانیشتوین بۆ ئیحیای لەیلەتول قەدر لە بە تەسەووری هەندێک خەڵکێت و کافر بی. یاخە جاوەرە ئەو کوردەواری خۆمان دەڵێ ئەوەی لەوەی لەو قوڕەی دەرینە. آخر کابرای کافر کو لەیلەتول قەدرێ دادەنیشی کاکە. شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ مناقەشەی کردووە لەگەڵ هەندێک فڕەقی ضال، بە زۆر بەڕەحم بۆ شەیخ الئیسلام. دوو مەوقیفتان بۆ دەجێڕمەوە کە هەندێک قسەیان کردوون، گوتێ ئەو قسانەی کە توو دەکەی ئەوە کوفرە، ئەگەر ئەمن بیکەم پێی کافر دەم، بەڵام ئەمنە تۆ بە کافر نازانم، لەبەرە منە تۆ دەزانم جاهیلی و نەخوێندەواری. ڕۆژێک یەکێک لە نەیارەکانی شەیخ الئیسلام کە زۆر ئەزیەتی دەدا وەفات دەکات. کابرا دێ مژجینی بۆ دەڵێ فڵان کەس مژدەت لێبێ فڵان کەس مرد، دەڵێ عیب ناکەی مژدەی چ دەدێ منەوە؟ مسڵمانێک کە وەفاتی کرد و هەستە لە چێن دەرێ ماڵیان، دەچێتە ماڵیان خێزانی لەوێن دەرەیە کە لە دەرکە دەدا دەرکەی دەکاتەوە خێزانی ئەو پیاوی دەزانێت چەندی ئەزیەتی شەیخ الئیسلامی داوە ابن تەیمیەی داوە. پێی دەڵێ دادەجان فڵان کەس وەفاتی کردو خوا لێی خۆش بێ، لەمە و دوا هەر ئیشێکی هەتان بێ من لە خزمەتتان دامە. حیساب بکەنە منەوە هەر پێداویستیەکی مادی و معنەویتان بێ لە خزمەتتان دادەبم. برا بەڕێزەکانی خۆم، ئێمە پێویستە دوعا بۆ یەکدیکە بکەین و ئاگامان لە یەکتر بێتن. ئەو جا برا شیرنەکانی خۆم، قەزیەی تەکفیر خەتەرترین شتە لە ئیسلامدا، چکۆ ئێستا وەکو غەیبەت و ئەوانە نیە، زۆر لەوەی قوڕسترە. ئەتۆ بە هەر کەسێکی بڵێ فڵان کەس کافرە بە تایبەتی بە تەعین، ئەو قەزیەیە یان ئەگەر کابرا مستحق بێ ئەو حەقەکەت پێداوە، ئەگەر مستحق نەبێ بۆ خۆت دەگەڕێتەوە، بۆ خۆت دەگەڕێتەوە ئەو کەلیمەیە. لەبەرەوە ئاگامان لێبێ برا شیرنەکانی خۆم، لە جیاتی خۆمان بە قسە و قسەڵۆک و جا بە فتوا و بەوانە مەشغوڵکەین، با خۆمان بە عیبادەت و خواپەرستی مەشغوڵکەین و دوعای خێر بۆ یەکدیکە بکەین و لە دوعای خێر یەکدیکە بێبەش نەکەین. ئەوە وەزیفەی ئێمەیە. ئەو جا برا شیرنەکانی خۆم، ئاخر قسەشم ئەوەیە کە ئینسان غەیبەتی هەر برایەکت کرد، بوختانت بۆ هەر برایەکی کرد، حەقد و چین و بغزت لە دڵدا بوو بەرامبەر بە هەر کەسێکی تام و چێژ و لەزەت لە عیبادەت و خواپەرستی ناکەی. ئەو خواپەرستی و عیبادەتەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەیەوێت. خوای پەروەردگار عاقبەتی هەموو خێرکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناو و سیفەتە جوانەکانی خۆت کەی، بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆت کەی، خوایە عیبادەت و خواپەرستی شەوانی قەدرمان لێ قبول بکەی. یا ڕەبی خوایە عیبادەت و خواپەرستی سەرجەم مانگەکان و ساڵەکان و شەوەکانی ترمان لێ قبول بکەی. یا ڕەبی خوایە ئەو بارانە بکەی بارانی ڕەحمەت. یا ڕەبی خوایە ئەو بارانە بکەی بارانی ڕەحمەت. یا ڕەبی خوایە عاقبەت خێرمان بکەی، بە خزمەت پێغەمبەرمان بگەیەنی عەلەیهی سەڵات وسەلام لەسەر حەوزی کەوسەر. یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بە ئیمانداری بمانژێنی، بە ئیمانداری بمانمرێنی، بە ئیمانداری زیندیمان بکەیتەوە. یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە لێت دەپاڕێینەوە داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکەی. یا ڕەبی خوایە داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکەی. یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە سوودمەندمان بکەی لەو عیبادەت و خواپەرستیانەی کە ئەنجاممان داون. یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت کەی، بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆت کەی، لە کوفر و نیفاق و شرک بمان پارێزی. یا ڕەبی خوایە لە کوفر و شرک و نیفاق بمان پارێزی. یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە لە کوفر و شرک و نیفاق بمان پارێزی. یا ئەکرەم الئەکرەمین. یا ئەڵڵاه. یا ڕەبی خوایە بە دیداری خۆتمان شاد بکەی. یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بە دیداری خۆتمان شاد بکەی. یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە لە فیردەوسی ئەعلا کۆمان بکەیتەوە. یا ڕەب العالەمین، لەگەڵ دایک و باوک و خاو و خێزانمان. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.